وێڕای ئەو هەوڵانی لە سەرانسەری جیهاندا دەدرێن بۆ کۆنتڕۆڵکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا، وەلێ هێشتا ئەم ڤایرۆسە هەروە دێ و زیاتر بڵاو دەبێتەوە و ناوچەی زیاتریش دەگرێتەوە. زۆرێک لە نەخۆشخانەکان شوێنی تایبەتیان داناوە بۆ مانەوەی ئەو کەسانەی هەڵگری ڤایرۆسەکەن، بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا لەو شوێنانەدا دەتوانرێت کۆنتڕۆڵی کۆڤید-19 بکرێت؟ ئەمە پرسیارێکی زۆر قورسە تا وەڵام بدرێتەوە. لە ڕاستیدا دەکەوێتە سەر ژماری نەخۆشەکان. ئەگەر ژمارەکە کەم بوو ئەوە بەدڵنیاییەوە دەکرێت، بەڵام ئەگەر ژمارەیەکی زۆر بێت ئەوە هیچ نەخۆشخانێک لە جیهاندا ناتوانێت. وەک چۆن لە هەموو نێوەند و دەستگاکانی کەرتی گشتی و تایبەتدا ڕێوشوێنی تایبەتی گیراونەتە بەر، ئاوەهاش نەخۆشخانەکانیش دەخوازن لە ڕێی سکایپ و تەلەفۆنەوە لە پەیوەندیدا بن بە نەخۆشەکانیانەوە. ئەمە باشترین چارەسەرە بۆ ئەنفلۆنزای ئاسایی و هەروەهاش بۆ ڤایرۆسی کۆڤید-19. نەخۆشەکان دەکرێت بە خێرایی هەڵسەنگاندنی تەندروستیان بۆ بکرێت و وەڵامی پرسیارەکانیشان بدرێتەوە و دەشتوانین ئەوانەی پێویستیان بە نەخۆشخانەیە دەبێت بیانگوێزینەوە. پسپۆڕانی تەندروستی جەخت دەکەنەوە لەوەی پێویستە خەڵک هەرچ ڕێگەیەکی پێویست بێ بیگرنە بەر بۆ خۆپاراستن، چونکە وەک دەڵێن ڤایرۆسی کۆڕۆنا لە ڤایرۆسەکانی تر مەترسیدارترە. کۆڤید-19 زۆر خراپترە لە ئیبۆلا، چونکە گواستنەوەی ئیبۆلا لە ڕێی نزیکبوونەوەیەکی زۆرەوەیە. هەرچەندە ئیبۆلا جێی مەترسیە، بەڵام بە ئاسانتر کۆنتڕۆڵ دەکرێت. هەرچی ڤایرۆسی کۆڕۆنایە لە ڕێی هەناسەوە دەگوێزرێتەوە. ئەمەش وەهای کردووە ببێتە جێی دڵە ڕاوکێ، ینی ئەمە شتێکە دەشێت هەر بە قسەکردن لەگەڵ کەسێکدا بۆت بگوێزرێتەوە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش هێشتا هیچ چارەسەریەک بۆ ئەم پەتایە نەدۆزراوەتەوە، هەر بۆیە پێشنیاز دەکرێت ڕێوشوێنە کۆنەکان بژیرێنە بەر بۆ خۆپاراستن و ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا. ڕاگررتنی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بە هەر ڕێگەیەک بێت یان لە لایەن هەر نێوەندیەکەوە بێت هەر زۆر قورسە، چونکە تا ئێستا دەرمان و چارەسەریەک نییە کە بتوانرێت بڵین پڕ بە پێستی ئەم نەخۆشیەیە. لەبەر ئەوە شێوازە کۆنەکانی ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەو جۆرە ڤایرۆسانە بەکاردەهێنرێت. ڤایرۆسی کۆڕۆنا بێ لە زیانە گیانیەکان و ئەو مەترسیە تەندروستیانەی هێناویەتی ئاراوە، زیانێکی گەورەی لە ئابووری جیهانیش داوە بە ئەندازەیەک تا ئێستا چەند جارێک کردنەوەی بازاڕەکانی دراوی لە جیهاندا دواخستووە. ئاراستەی گشتی بازار لە جیهاندا سەر بەرەو خوارە. هۆکاری سەرەکیش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە کە لە هەموو وڵاتێکدا هەیە و هیچ ئاماژەیەکیش لە ئارادا نییە ڕەوشەکە بەرەو باشی بڕوات. فاکتەرێکی تریش دابەزینی خێرای نرخی نەوتە بەهۆی ئەوەی عەرەبستانی سعودیە و رووسیا نەگەیشتنە ڕێکەوتن. بێجگە لە وڵاتی چین تا ڕۆژی پێنجشەممە 52,427 کەس لە جیهاندا پشتڕاست کراوەتەوە کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنان. هەر وڵاتەش بەپێی هەلومەرجی خۆی ڕێوشوێنی تایبەتی گرتووەتە بەر بۆ خۆپاراستن و ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە.